12 ساڵ بەر لە ئێستا قەتەر هاوشێوەی بەشێک لە وڵاتانی ئەوروپی چووە کێوڕکەی میوانداریکردنی جامی جیهانیەوە. ئەو کات زۆرێک لە وڵاتان هەم دژی قەتەر و هەمیش پێیان وابوو قەتەر لە ئاست ئەو ئەرکە گەورەدانیە و توانای میوانداریکردنی جامی جیهانی نابێت. بەڵام دوجار وڵاتی قەتەر بە ئامادەکاریەکانی هەمووانی تووشی شۆک کرد لە ئاست ئامادەکاریە سەرسوڕهێنەرەکانی. لە هەمان کاتدا یاریەکانی جامی جیهانی 2022 لەم وڵاتەدا تەنها نمایشی تۆپی پێ نەبوو لە نێو یاریگەکاندا، بەڵکو دیوێکی تری جوانی شاراوەی لەخۆ گرتبوو کە کۆمەڵێک چەمچی جوانی نوێ بوون بۆ پاڵەوانتێکی لەو جۆرە. یەکێک لەوانە تێکەڵبوونی هاندەرانی بەشێک لە وڵاتە جیاوازەکان بوو لە ڕووی کللتور و ئاینەوە، بە جۆرێک هاندەران بە تەواوی تێکەڵ بە کەش و هەوای وڵاتە عەرەبیەکە ببوون و بە پۆشینی جلوبەرگ و بەکارهێنانی زمانەکەیان بۆ سڵاوکردن کە لە ڕێگەیەوە ڕێزی خۆیان بە وڵاتی میواندار نیشان دەدا. سڵاوی خوات لێبێت. سەرەتا من ناوم هۆمۆزۆنیەیە، لە کۆریای باشوورەوە هاتووم. ئەم جلانم کڕیوە لەگەڵ ئەم عەگالە وەک ڕێزگرتنێک بۆ کەلتوری عەرەب، بۆیە حەزم کرد بیپۆشم. دەبینم زۆر کەس لە قەتەر و دووبەی و ئیمارات زۆر حەزیان لێیە، بۆیە بەڕاستی دڵخۆشم کە هەمووان ئەم جلەیان بەدڵ بوو. هیوادارم هەمووان چێژ لە مۆندیالە لە قەتەر وەربگرن. لە ڕاستیدا ئەمە یەکەم مۆندیالە لە ژیانمدا و تا ئێستا تەواو بێکەم و کوڕیە. گواستنەوە بە خۆڕایی و شوقەکە شوێنی نیشتەجێبوونە بۆ من زۆر باشە. کە سەیری یاریم کرد نایاب بوو، بۆیە تا ئێستا هەموو شتێک بۆ من باشە. ئیسلام مەبەست هەموو کەلتوری ئیسلامە باشە. لە ڕاستیدا دەزانی لە کەلتوری ئێرە گۆشتی بەراز نییە. دەتوانیت جگە لە گۆشتی بەراز هەموو گۆشتێک بخۆی. من ڕازیم لەگەڵەوەی بربەستەکان هەن. گۆشتی بەرخ خۆشە، بەڕاستی حەزم لە کەبابە، کەبابی تێکەڵ بەرخ. شتێکی تریش هەیە دەمەوێت بیڵێم، بەڕاستی حەزم لەو کللتورە ئیسلامیە و تا ئێستا زۆر خۆشە. لا دۆحەی پایتەختی وڵاتی قەتەر زۆرترین چاوەکان لەسەر دژداشەوە عەگال بوون و تا دەهات خواستەکان زیاتر دەبوون. بۆ ئەمە بەستەش بازرگانەکان ئەم دەرفەتەیان بە هەڵزانی بوو بۆ ئەوەی لە ڕێگەی نەخشاندنی ئاڵای وڵاتانی بەشدار لە جامی جیهانیەوە کللتوری وڵاتەکەیان بگێنن بە هەمووان و ڕێژەی فرۆشیاران بەرزتر بکەنەوە. پێویستە باسی ئەو بکەم کە من چیم لەبەر کردووە. من خەڵکی کەنەدام و لێرە لە قەتەر ویستم جلوبەرگی کلاسیکی لەبەر بکەم. ئەمەم لە ئوردن دەستکەوت. ئەوەی پۆشیمە ئەوە پووبە وە دزداشی سعودی. هەستێکی خۆشە بۆ جلانم، زۆرێک پێم دەڵێن زۆر جوانە. من مەسیحیم، بەڵام هاوڕێی زۆرم هەیە کە مسلمانن و باوەڕم وایە کە پردێکی زۆر لە نێوانماندا هەیە. بەڕاستی باوەڕم بە هەموو شتەکانی ئیسلام هەیە، بەڵام بە دڵنیاییەوە جیاوازە لەگەڵ ئاینەکەم. ئەوەی لێرە بینیم جوانە. پێم وایە قەتەر بژاردەیەکی زۆر باش بوو بۆ مۆندیال. پێم وایە ئەوەی لێرە کردویانە سەرسوڕهێنەر بوو. یاریگەکان جوانن، شوێنەکە نایابە. مەبەستم ئەوەیە کە من میترۆم بەکار هێناوە. هەموو شتێک لێرە ئاسانکاری تێداکراوە، بۆیە ڕۆژاوا زۆر هەڵەبوون لە بیرکردنەوە لە قەتەر. زۆر جار تەنها قسە دەکرێت و ڕاز نییە. ئەوەی دەوتە دەربارەی قەتەر لێرە بینیم زۆر جیاواز بوو. حەزم بە ژیانە لێرە. ئەوەی لە دەوحەدا گوزەرێ کەشێکی هێمن و برایانەیە و دوور لە ڕەگەز پەرستیە. هەمووان ڕێز لە کللتوری عەرەب بەگشتی و قەتەر بە تایبەتی دەگرن. لە بەرامبەردا قەتەر زۆر زیرەکانە ئامانجەکەی پێکا بە جۆرێک توانی سیمای عەرەب و مسلمانان لە دڵی بەشێکی زۆری هاندەران جێگیر بکات و لە پەنای تۆپی پێوە بانگەواز بۆ ئاینە جوانەکەی ئیسلام بکات. لە دەوحەی پایتەختی قەتەرەوە حوسێن محەممەد، کەناڵی پێام.